بەرهەمێک لە شیر و گۆشتەکەی بەقەڵکترە، بەڵام لە کوردستان فڕێ ئەدرێ و بێ نرخترە. ئەمە فڕە دەیان تشتیشی لێ دروستە بی و هەموونەوە تشت کومبارە و مافور و جازم و هەموو تشتی لێ دروستەکەن ئەمەش فڕە ئەدەین و نەبوونی کارگا بۆ سوودوەرگرتن لە خوریمە ڕوومووی بزن بە ناچاری ئەم بەرهەمە خۆماڵیە لە نێو دەبرێت. وڵاتانی جیهانیش بەشێکیان ماڕ بۆ خوریەکەی بەخێو دەکەن. زۆر کەمتر خەمە حکوومەت بە نسبەت ساحب حیوانان هیچ ئیشەکی لۆ ساحب حیوانان نەکردیا. نا معاملەکەیە و خوریانە لێوەرگری، نا معاملەکەیە مەقسەدە و ماست و تشتەوی پەنیر و شتان لێوەربگری، هیچ ئیستیفادێکی لە حکوومەت نەکردمە ساحب حیوانە. قورآن لە وڵاتانە بەس حیوانی بەخێوکەن لۆ خوری لێ هەواڵێگرن شەریکان لۆ خوری بیم خوریان پێویستە، بەس لێرانە خوری حیوانە برن و خوریەکەی فرادن، یعنی حکوومەتیش ئەوەشی نەبێم لەو خوری هاگری تنیان بێم بکەتە شتە لە ساحب حیوانە وەگری، هیچ ئەوشی ناکەتن. ئێستا کاتی بڕینی مەڕوو بزنە، بەرهەمەکەشیان ساڵانە بەم شێوازە فڕێ ئەدەن. لە کوردستان لە بڕی باەخپێدان و دروستکردنی کارگا بۆ سوودوەرگرتن لە خوری مەڕوو مووی بزن ئەم بەرهەمە دەسووتێنرێت. لێرە تەنها ئاژەڵ بۆ شیر و گۆشتەکەی بەخێو دەکرێت. 1210 ئاژەڵدار لە سنووری سیدەکان هەیە و 40,000 سەرمەڕ و بزنی لێ سنووری سیدەکانوە. تاکو ئێستا هیچ کارگەیەکی لێ نییە بۆ ساکردنەوەی بەروبوومی شیرەمەنی و خوری و ئەو کە بەروبوومی ئەو ئاژەڵانە کە ساغ بکرێتەوە. ساڵەیەک جار مەڕ دەبڕدرێت، 2 تا 3 کیلۆ خوریش بەرهەم دێنێت. بەپێی ئامارەکانیش لە هەرێمی کوردستان نزیکەی 6 ملیۆن سەر مەڕۆ بزن هەیە. ساڵانەش بە سەدان تۆن بەرهەمی خوری و موو بەرهەم دەهێنرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.